سلااوتان لێبێت لە هۆلی هەستی لەسەر ڕێگای ڕەواندز ئەمڕۆ بە بۆنەی 8 مارس چاڵاکیەک ڕێکخراوە. چاڵاکیەکە لە چەند بەشێک پێکاتووە ژەمە خواردنێک بۆ زیاتر لە 250 ئافرەتی سۆران لێرە ڕێکخراوە. ئێستا بەو پێیکە مانگی ڕەمەزانی پیرۆزە لێرە خەڵک وردە وردە سەرخاڵی نان خواردنن. بە بۆنەی ڕۆژی 8 مارس ئەم چاڵاکیە لەلایەن ناوەندی سۆرانی یەکێتی ئافرەتانی کوردستان ڕێکخراوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران و لە بەشێک لە شارۆچکەکان لە تەواوی هەرێمی کوردستان و جیهان ئەمڕۆ بە بۆنەی 8 مارس ئەم چاڵاکیانە ڕێکخراون بە چەندین شێواز ئافرەتان گزارش لەم بۆنە تایبەتە دەکەن. من دوو میوانم لایە دەمەوێت گفتوگویان لەگەڵ بکەم ئەگەر مامۆستا عەبدوڕەحمان و خۆشنخانش بەرپرسی ناون. مامۆستا عەبدوڕەحمان کارژێڕی لەقی دەی پارتی دیموکراتی کوردستان، پەیامی ئێوە وەکو لەقی دا وەکو پیاوێک بۆ هاوسەرەکە بۆ خوشک بۆ داکت لەم ڕۆژە چیە کاک؟ سەرەتا 8 مارس لە تەواوی ئافرەتانی جیهان و ئافرەتانی کوردستان بە تایبەتی پیرۆز دەکەین. بە تاکید ئافرەت ڕۆڵێکی سەرەکی دەبینی لە بنیاتنانی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی. ئافرەت جگە لەوەی کە ڕۆڵی دایەک دەبینێت لە هەمان کاتا ڕۆڵێکی گەورەتری لە ئەستۆیە کە ئەویش خزمەتکردنە بە کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی. و هەروەها ئافرەت لە شۆڕش و ڕاپەڕێنیەکانیشدا هەمیشە هاوشانی پیا و بەشداری هەبووە، چ بە نانکردن، چ بە بەخێوکردنی ماڵ و منداڵ، چ ئەرچی تر کە زۆر قڕز بووە لە سەرشانی ئافرەت. هەروەها ئافرەت جگە لەوەی کە ئەو ڕۆڵانەی کە باسم کردن کە لە سەرشانیەتی زیاتریش لەوەی کە ئافرەت هەمیشە خۆی بەخت کردووە لە پێناو گەڵ و خاک و نیشتمان و نەتەوەکەی و هەروەها بۆ بەخێوکردنی ماڵ و منداڵ و ئیدارەدانی ماڵ و منداڵی شکوت زیاتر ئافرەت لە ماڵ ڕۆڵ دەبینێت نەکلەوەی کە پیاو. ئافرەت ڕۆڵی و ئەرکەکەی قوڕسترە لە پیاو. بۆیە ئافرەتانی مە ئێمە لە کوردستان باسییان دەکەین هەمیشە ڕۆڵیان هەبووە شان بەشانی پیاو لە هەموو کایەکانی سیاسی کۆمەڵایەتی بەشداریان هەبووە. بۆیە پێیان دەڵێن ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ڕۆڵی ئافرەت لە بەرچاو دەگرین. بەخۆشحاڵیشەوە دەبینین لە کایە سیاسی بەشداریەکی باشیان هەیە. پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵی داوەکەوە ئافرەت ڕۆڵی هەبێت لە کایە سیاسی. بۆ ئەم مەبەستەش بینیمان لە پەرلەمانی کوردستان دەبینین 125 بەشداریان هەیە وەکو کۆتا. و هەروەها پارتی دیموکراتی کوردستان لە کۆنگرە و کۆنفرانساتی خۆش لەو دوایە کە کۆنگرەی چاردەی پارتی دیموکراتی کوردستان کرا لەوێەوە لە پەیڕەوی ناوخۆ جارێکی تر ڕۆڵی ئافرەت لە بەرچاو گیرە لە هەموو ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان لە چ لە ڕێکخراو چ لە لیژنەی ناوچە تا دەگاتە هەیئەتی لەق و مەکاتبی ناوەندی و هەروەها کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان و مەکتەبی سیاسیش ئافرەت بوونی هەیە. ئەوە خۆی لە خۆیدا نیشانەی ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ڕۆڵی ئافرەتی بەرز نرخاندۆ و بەرزشی دەنرخێن. دووبارە پیرۆزباییان لێ دەکەم. وە گوتم ئەم چاڵاکیە لێرە لە سۆران ڕێکخراوە بە بۆنەی ڕۆژی 8 مارس. دوایی نان خواردن بڕیارە لە پارکی بولبلی نێو سەنتەری قەزای ناوەندی سۆران بە هەمان شێوە لەوێش بازاڕێک دەکرێتەوە کە تایبەتە بە خانمانی دەستڕەنجین. ئەم بازاڕە چەندە خانێت خۆشین ئەمسە خۆشین باس لەو ساڵاکێ بکە وەکو بەرپرسی ناوەندی سۆرانی یەکێتی ئافرەتانی کوردستان. ئێستا ژەمە خواردنێک ئامادەکراوە لە ڕێگای چێ بووە و دوای نان خواردن چ ساڵاکێکی تر بەردەوام. زۆر سپاس بەنای خی گەورە و میهرەبان. ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز دەکەم و دواتریش بە بۆنەی 8 مارس لە هەموو ئافرەتانی کوردستان بە تایبەتی ڕێکخراوە مەدەنیەکان یەکێتی ئافرەتانی کوردستان پیرۆز دەکەم. هەڵبەتە ئەمڕۆ بە بۆنەی 8 مارسەوە ئێمە بە سەرپەرشتی زۆر بەڕێز هەڵگۆرد زۆر بەڕێز
نهر ڕواندزی ئەم ئێوارەخوانەمان ئامادە کردووە کە ئێوارەخوانەکە لایەن بەڕێزیانەوە سەرپەرشتی کراوە بە پاڵپشتی و هاوکاری بەڕێزیان بووە کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی حێراقە. ئەمڕۆ لێرەدا چەندین ئافرەت بۆی خزمەتیان بکەین ئێوارەخوانێکمان بۆ ئامادە کردوونە بە ئامادەبوونی ئەوان دواتریش چەندین بڕگەی ترمان هەیە. بەڵێ دوای نان خواردن لەلایەن هەر بە هەمان شێوە کاک نەهرۆ گوڵ ئامادە کراوە بۆ هەموو ئافرەتانی کە لێرە ئامادەن. ئافرەتەکان پێدانی گوڵێک ئەوەیە تحبیر لەوە ئەکا کە 8 مارسیان لێ پیرۆزەکەن کە 8 مارس بۆ هەموو ئافرەتێک ڕۆژێکی زۆر گرینگە بێگومان. دوای ئەوەش کردنەوەی بازاریەکمان هەیە هەر لە ناو شاری سۆران بۆ ئەوەی زیاتر بتوانین بەهرەکانی ئافرەتانی خۆمان بخەینە ڕوو. ئەم بازاریە هەر بە هەمان شێوە بە پاڵپشتی بەڕێز نەهرۆ ڕوانزی کراوەتەوە. بازارە کاژمێر چەندی شەوانە چەند شەوە؟ خۆی بازاریەکە بۆ هەموو شەوانی ڕەمەزان بەردەوام ئەبێت. ماوەکەی بڵێن دقیق دیاریکراو نییە چونکە ئافرەتەکان حەزیان کرد درێژی بکەینەوە گەنایمە 15 بۆ 20 ڕۆژماندانا، بەڵام ئەوان حەزیان کرد کاتەکە زیاتر بخایانی و زیاتر بتوان بەرهەمەکانیان بخانە ڕوو. زۆر سپاس بەڕێزی. زۆر سپاس دەستخۆشتان لێ دەکەم و بە بۆنەی 8 مارسی شەوە دووبارە پیرۆزبایی لە هەموو ئافرەتانی کوردستان و بەتایبەت ئافرەتە بوێر و سەرکەوتوەکانی دارەی سەربەخۆی سۆران دەکەم. خۆشم بە خۆشحاڵ ئەزانم کە ئەمڕۆ توانیمان خزمەتێکی بچووکی ئافرەتانیش بێ بیکەین و بە دووبارەش زۆر سوپاسی بەڕێز نەهرۆ ڕەواندزی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی حێراق دەکەم کە توانی هاوکارمان بێ و پاڵپشتمان بێ لەم بەرنامە مەڕاستیمانەدا. زۆر سپاس عەزیزی. سپاس. گفتوگویەک بوو لەگەڵ خۆشین بەرپرسی ناوەندی سۆرانی یەکێکی ئافرەتانی کوردستان. لێرە ئەم ساڵاچی ڕێکراوە وەک خۆی گوتی دوای نان خواردنەکەش لە پارکی بولبولی سۆران هاوڵاتیان دەتوان لە شەوانی ڕەمەزان ڕوو لەم پارکە بکەن. هەموو ئەو ئافرەتانەی کە ئەوان بانگشتیان کردووە لەم بازاڕیە بەشدار بن بەرهەمەکانی خۆیان دێنن لەوێ نمایش دەکەن و هاوڵاتیانیش دەتوانن بەرهەمەکانیان لێ بکڕن. و دەمێ ئاماژە بکەم ئەمڕۆ لە قەزای یاخود لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بە بۆنەی 8 مارس چەندین چاڵاکی جیاواز ڕێکخراون و ئەمەش یەکێک لەو چاڵاکیانەیە کە ناوەندی سۆران ڕێکی خستووە. بەڵێ